ئێمە وەکو شۆفێرانی بەڕادی مەرجی باشماخ بۆ ماوەی ئەوە ئەچێ بۆ 3 ساڵ کێشەیەکی بەڕادیمانەیە لە مەرجی باشماخە هیچ سنفێکی یاسایی بەڕاد لە مەرجی باشماخان نییە بەڕادەکان مەوجودیانەیە ئەوە بۆ 3 ساڵە داوا لە حکومت لە وەزارەت هەموو حکوومەتی سلێمانی هەولێر ئاگادارن ئێمەم کێشەمانێ داوای سنفێکی یاسایی لە وەزارەتەکەین بۆ سنفێکی یاسایی و ڕسمی لە مەرجی باشماخە. ئێمە وەکو نووسنگی گواستنەوەی باشماخ لە ساڵی 2017 هاتوونێتە ناو دەواازەکەەوە بۆ ڕێخستنی سەررجەم ئۆتۆمبیلە بارڵگەکان بە خۆشحاڵیەوە زۆربەی زۆریمان ڕێخستووە ئەوەی کە کێشە هەبێت تا ئێستا ئۆتۆمبیلی بەڕادەکان کێشەمان هەیە چەندین جار لیژنە و سەردانمان کراوە بۆ دروستکردنی ڕیزێکی بەڕات وەکو سەررجەم ڕێزەکانی تر لە دەواازەکەیە ئێستش لە ئێستاە چاوەڕین لیژنەیەکی باڵین کە بێت بۆ دیراسەکردنی ئیشەکە و ڕیزێکی بەڕات دروست بکەین وەکو هەموو دەواازنە دەوڵەتەکانی تری باشماخ.